پلانی یەکێتی بۆ کاندیدە کڕدراوەکانی چییە؟ باگەرێکی زۆرەوە تەسفیە و سڕینەوە یەکێک لە ئەگەرە بەهێزەکانە. یەکێتی نیشتمانی کوردستان بۆم هەڵبژاردنە کاری بە یاساکەی محەممەد پاشای عوسمانیەکان کردووە کە دەیگوت ئێمە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەیارەکانمان پێویستمان بە نەیار و خۆفرۆش و بەردەستەکانیش هەیە تا چیان کرد بە هەمان چەک و پلە لێیان بدەینەوە. کاندیدکردنی ناڕازیترین کاراکتەری بەرەی ناڕازی و تووڕەترین هونەرمەند و تونترین سەرکردەی سەربازی هەڵگەڕاوە سیاسەتی نوێی ئەو حیزبە و سەرۆکەکەیەتی و ئەو پێی وایە دەرکەوتنی ئەوەی ڕخنەیەکی لەو حیزبە و سیاسەتەکانی هەبووە دوو ئامانج دەپێکێت کە یەکێکیان بریتیە لە بێدەنگکردنی و دووەمیان بریتیە لە بەرچاوخستنی هەموو ئەو نمونانەی تر کە لە کۆڕەپانەکەدا ماون. کاندیدکردنی شنیارەنوەر هەردی سەلاح و چەندین چالاکوان و ڕخنەگرێک لە دهۆک ئەو دەرگایان بۆ یەکێتی کردەوە کە ئیدی بە هەمان ئەو چەکانە لە پارتی و گۆڕان و ئۆپۆزیسیۆن بدەن کە پێشتر ئومێدی ئەوەیان پێدا هەڵواسی بوو کە لۆبی دژە یەکێتی بن. لە دەرنەچوونی ئەم کاراکتەرانە یەکێتی زەرەر ناکات و لە دەرچوونیشیان بەرامبەر ڕکابەرەکانیان وەکو سەری ڕمەکە لە خراپترین کاتدا بەکاریان دەهێنێت تەنانەت تا ئەو کاتەشی کە ئەگەر بیەوێت سەرکێشی بە گیان و ژیانیشیانەوە بکات. کڕینی ڤێلایەکی $5 ملیۆن بۆ ئەو کەسەی کە تەنها 4 مانگ پێش ئێستا سوکایەتی بە هەموو ڕەمز و پیرۆزیەکانی کورد و ئەو حیزبە دەکرد و کڕینی ئۆتۆمبیل و چەندین دیاری بۆ ئەوانی دیکە هەروە سادە و سانە نییە و حیزبەکە لە پێناو پلانەکانیدا قوربانی دەدات تا ئەو کاتەی بە تەواوی کاری پێیان نامێنێت و کۆتاییان پێدێت. کادر و هەڵسوڕاوانی حیزبەکە گلەیی و گازندەیەکی زۆریان لەو سیاسەتە هەیە کە کەسێک دەگرێتە خۆی و دەیکاتە نوێنەر و دەمڕاست کە تەنها چەند مانگێک بەر لە ئێستا دژ و دژمنێکی سەرسەخت بوو، بەڵام لەوەیە وەڵامی بەرپرسانی باڵا و کاتە بێت کە کڕدراوەکان لە هاوکێشەیەکدا بەکاردەهێن و کۆتایی بە سەردەمی ئەرخەوانیان دێت. پێشتر لە نێو پارت و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستاندا لەو نمونانە زۆر بوون کە بە تەواوی قورسایی خستۆتە سەر کارکتەرێک تا ڕاکێشان و قەناعەت پێکردنی، دواتریش پەرامۆشکردن و بەکارهێنانی لە هاوکێشە سیاسیە ناڕوون و تاریک و ئاڵۆزەکاندا. دوایەوەش ژیانی سیاسی و بڵندگۆییان بۆ هەمیشە دەخرێتە تۆنێلێکی تاریکەوە.